سڵاوم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. NRT دوو خانەی منداڵانی بێسەرپەرش بەسەر دەکاتەوە. هەفتەی جلوبەرگی ریۆ دی جانیرۆ دەستی پێکرد. دووبارە سڵاو. لە یادی ڕۆژی جیهانی منداڵاندا NRT سەردانی هەردوو ماڵی خەندە و خانەی نێوجەوانانی کوڕان دەکات. ئەو دوو ماڵە شوێنی ئەو منداڵانەیە کە بێدایک و باوکن. ئەو خانەیە لە ساڵی 1970ەوە دامەزراوە و تاکو ئێستاکە چەندین نەوەی بێکەسوکاری لێ پێگەیشتووە و لە ئێستاشدا ئەو ماڵە خاوەنی زیاتر لە 200 منداڵە. دوماڵن کە پڕن لە زۆرترین چیرۆکی جۆراوجۆر و بەسەرهاتی پڕلەژان. ئەو دوماڵە ماڵی ئەو بێسەرپەرشتیارانن کە لە دنیادا بێبەشن لە ناز و سۆزی دایک و باوکایەتی. هەرکە ڕوو دەکەیتە ئەو ماڵە چەندین پەپولەی بێتاوان بەرەوڕوو دێن و لەگەڵ هەر هەناسەیەکیاندا پێناسەی بەسەرهاتێکی پڕ لە ژانت بۆ دەکەن. NRT لە یادی ڕۆژی جەژنی منداڵاندا سەردانی ئەو ماڵەی کرد و ئەو یادەی لەگەڵ ئەواندا کردەوە. ئەو مناڵانن کە دووچاری کێشەی خێزانی بوونەتەوە بە لە دەستدانی کەسوکارەکانیان. یەکێک لە باوانەکانیان هەردووچی یان جودابوونەوەی دایک و باوکەکان یان حالەتی ترشمانەیە مەسەلەن باوکی سجنە لە ڕێگەی نووسراوی بنکەی پۆلیس و دادوەرەوە بۆمان دێ یانش حالەتی ترشمانەیە ینی ناتوانین لەسەری زۆر باس بکەین. ڕژانگەمان دەکەم یاری دەکەم. ئەو مناڵانکەوە بەهۆی کێشەش کۆمەڵایەتیەوە وەک تەلاق یان ئەو تێتون و تیژی بەرامبەر منداڵەکە یان نیش بەندکردنی داک و باوک بەهۆی ئەو گرفتانە منداڵ نەکەوتنە ئێرکوانە لێرەش ئەوکو خانە ئەرش بە خێرکردنیان لە خۆگرێ بە حەوانەوەیان دانانی نێردوان لە ژوورێک و دابینکردنی ئەو پێویستیانێکەوە مناڵ پێویستی پێیتی. لەو ڕۆژەدا منداڵەکان سەرقاڵی یاریکردن بوون کاتێک چاویان بە کامێرەکەمان کەوت بادەمێکی پڕ لە خەندە و ناخێکی خاڵی لە سۆز جەژنە پیرۆزەیان لێ دەکردین. جەژنی مناڵان پیرۆز لە هەموو منداڵەکانی کوردستان. جێژنی یەکی شەشی منداڵانە جێژنەتان پیرۆزێ. ئەو ڕۆیەت شەش بوو هەدیە ماوەگر دوونەش هەدیە ماوەگر ئەوڕۆ جلێک بوو دوونێشەوە هەدیە سار ئەوانە بوو. هەرچەندە منداڵەکانی ئەو ماڵە بە جوانترین شێوە لەلایەن چاودێران و سەرپەرشتیارەکانیانەوە هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکرا بەڵام ئەوان لە یەکەم نیگادا دەردەکەوتن کە بێنازن و دوورن لە سۆزی دایکایەتی. بزانێ هەستیان چۆنە لەگەڵیان بگونجێ لەگەڵیان ئاوا لەگەڵیان قسەی بکەین. ستا بۆ نمونە شەوان کە دادەنیشین سەیر تەلەڤیزیۆن سەعاتێک پاپای هەردێن سەری دوای خواردنیان دەدەینێ پاش کە دەدەیان بەمەکە سەرجیان کرد چیرۆکەوی چیرۆکیان بۆ دەجێرمەوە قسەی خۆشیان بۆ دەکەم دوای بە قسەی خۆش دەرم بخەون بیانی ڕۆزتان هەیە دەستنە دامی خۆتان ئەوەندەی لە دەستم هاتی بۆم کردوون بۆ من 13 مناڵ 13 خوشک و برام هەیە بەقەدەر هەمویان وەک چای خۆشم دەوێن. هەرچەندە ئەو منداڵانە بێباوک و دایکن بەڵام لەگەڵ ئەوەشدا بێ ئومێدنینە و دوور دەڕوانە ژیان و ئەوە تا ئەو منداڵە بە جوانترین شێوە ژوورەکەی ڕازاندۆتەوە و لەو ڕۆژەدا یەکێ لە هاوڕێکانی سەردانی کردووە بۆ بۆنەیەوە دیارەیەکی بۆ هێناوە. ئەو ڕۆیەت شەشی منداڵانە هاتیم پیرۆز بەیان ئەوە یەکەم جار خوشکمات هێرکان دەوامی کرد یەکەم جار بوو پێم نەکەری ئەوانە براسم بوو بنە برادرم یەکەمی کەس ئەوم ناست حەسم لێ ماستە ئەو شوورەم ئەو حالێ کردێت حەسم لێ ئەوان شلاوە چن ئەو حالە لێکەن. لەو دنیاەدا کۆمەڵێک منداڵی بێتاوان دەبنە قوربانی دەستی قەدەر و یانیش بەهۆی ناکۆچی نێوان خێزانەکانیانەوە بێبەش دەکرێن لە هەموو سۆزێکی دایکایەتی. هەروەک سەرپەرشتیارانی ئەو ماڵە ئاماژەیان بۆ کرد ئەوانە بەردەوام لە پرسیاری خانەوادەکانیاندان و تا گەورەش دەبن بە هیوای بینینەوەی دایک و باوک و کەسوکارەکانیانن. تەنانەت دەڵێن شەوانە ئێمە ڕوبەڕووی ئەم جۆرە پرسیارانە دەبینەوە. منیش دەڵێم ئایا چێ بەرپرسە لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە؟ دایک یان باوک یانیش کۆمەلگا یاخود قەدەر؟ فەرمان محەممەد NRT هەولێر.
سەرەڕای ئەوەی ڕۆژی 1/6 ڕۆژی جیهانی منداڵانە و منداڵان پێویستیان بە بەشداریکردن لە هەنگەکانی ڕۆژی تایبەت بە خۆیان هەیە، بەڵام لە ئاکرێ بەشێک لە منداڵانی ئیشکەر لەسەر ئیشکردنیان بەردەوام بوون. وێڕای ئەوەی بەڕێوەبەرەتی چالاکی قوتابخانەکانی سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی ئاکرێ ئاهەنگێکی قەشەنگی لە یادی ڕۆژی جیهانی منداڵاندا ساز کرد، بەڵام منداڵانی ئیشکەری ئەو شارۆچکەیە نەیانتوانی بەشداری ئاهەنگەکە بکەن. لەم راپۆرتەدا زانیاریی زیاتر دەبیستن. ولاتên cudayên cihanê di rojên cuda de aheng dihêne li darxistin. Di vê rojê de aheng dihêne gêran weke hêmayek bi roja biratiyê û têgeştinê li ser astê cihanê di nêva zarokan de. Roja cihaniya zarokîniyê di êkê hezîrana her salekê de li Herêma Kurdistanê aheng dihêne gêran. û li Akrê jî di vê rojê de gelek çalakiyên rengîn têde cih digirin. Lê Herêma Kurdistanê û qeza Akrê jî hêj beşeka zarokan خوشیه بزاروکینیا خوا ناکن و سرکاری نو کریکارن. پولا ششمه و همی هاوینا تمیره و ساباقه دکم اسبوعی 20,000 دنمن هیدون حکومت هریما کردستان و ما خولین کمیتری زانی و کنما دافیر زانین بین. دبرسوا تدروجا جهانیا خوا دا چه پیام هیا؟ آوره و برو ما مستای و زاروکن بخصه گردیم خیراتنا میوانن بارست کهی آهنگا ما بالکفتنا ایکی سز جزنا زاروکن جانه پیروزبایی انگرم جامی زاروکن کردستان تکم ایویدارین جه دلخوشیانگو دخوازا من اوکو زاروکن کرد هردم سرکفتی بنو و کردستان آمن یا هردم یا سرکفتی بید. لدور چالاکین زندگیکرنا روژا جهانیا زاروکینیه جی اینو جوانترین پیروزبایی آراسته همی زاروکین جهان و عراق بگشتی و کردستان به تایبەتی کەین بەلکەفتا بێ ڕۆژە جیهانیا زاروکان. ما بە فەرزانی وەکو پچکا چالاکێن قوتابخانە لە ڕێبەبەریا پەروەردەها کرێ ڕابین بێ سازدانە ئاهەنگێکا قەشەنگ بۆ زاروکێن باخچێن سەر ڕێبەبەریا پەروەردەها کرێ. ئەرێ ئەو زاروکێ ژیوان دەبن ژیە کارکردنێدا و کار دەکەن. چ کاری گەلی سەر پاشا ڕۆژاوان هەیە؟ ئەس دیاردەیەک یان نێگەتیف یاخود سلبی بینم کە قوتابی یان زاروکێ کە ژیە و نەگەشتە 18 ساڵی ئەو کار کرد. چونکی في مجالي دا قالك السبب وهو كار توشي في زاروكي البن يك فانا يعني الهمه ياسا وهمه قوانين الدنيا دا نبي الزاروك بقت 18 صال حتى 18 صال نبي زاروك شي اشاب كتن شو كي ليله الزاروك خو يعني محتاج عاطفيه محتاج سوزداريه لا خزانه ولا جواكي شو كي اگر اف زاروك هاتو قشت شو لك مثلا بون من في تريبي يعني حمالي بيت يعني كناسيبي يعني حشو لك هذيك كاجي ونقش عجده اف زاروك توشي نخوشه نفسي توشي كاريجري نفسي بيتن ودي تاثير سجيويه كتاثير سر عميوي كتاثير سر جيانوي ك ام تاف زاروک بوین روژه که جروجان و ام هموجی هف پشکن ده حزن خوا دابوب دست و آنینا بختواریا زاروکن خوا او بختواریا چجارش کار و نبوی و ده بمینه او درست کرا خواستا و گریدای به همو مرواتیه و زیده ترش هر خواستک دن. شهاب آکری NRT آکری کچە گۆرانیبێژ دڵنیا قەرەداغی سەرقاڵی کلیپکردنە بۆ یەکێک لە گۆرانەکانی ئەلبۆمی بۆ کوڕێکە لە ساڵی 2009دا بڵاوی کردوێتەوە. دڵنیا بە NRT ڕاگەیاند لە ئێستادا سەرقاڵی کاری مۆنتاژکردنی کلیپی گۆرانی تەنها تۆیە کە یەکێکە لە گۆرانەکانی ئەو ئەلبۆمەی لە ساڵی 2009دا بڵاوی کردوێتەوە. دڵنیاوەشی ڕاگەیاند کە ئەم کلیپە لە ئێستادا لە قۆناغی تەواوبووندایە. ئەم گۆرانیە ئاوازی موزیسیان بێهجەتە و هۆنراوەکەشی لەلایەن شاعری لاو وڵاتەوە نووسراوە. هەروەک نیهاد ئۆبەیدیش کاری دەرهێنانی بۆ کردو و لەلایەن دڵدار جاویشەوە کاری مۆنتاژی بۆ کراوە. بەڵام دڵنیا ئاماژە بەوە دەدا کە ئێستا چاوەڕوانی سپۆنسەرێکە تا بتوانێت بەرهەمەکانی بڵاو بکاتەوە.
فۆتۆ ئەو دەواازەیە کە دەتوانین هەموو ڕاستیەکان و ئازار و مینەتەکانی ژیانی گەلێکیان کۆمەڵێک لە هەر شوێنێک بن بەهۆیەوە دەربخەین. ئەمە وتەی سەرەتای کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بوو کە دوێنێ لە باخی گشتی سلێمانی کرایەوە. ئەم پێشانگایە کە فۆتۆگرافەر سابیری سەندیکا کردبوویەوە تێدا چەند فۆتۆیەک بۆ ماوەی 3 ڕۆژ نمایش دەکرێن کە گزارش لە ژیانی خەڵکی کوردستان دەکەن لە بوارە جیاوازەکانی ژیاندا. پێشانگە بە ناوی هەناسەی خەمەکانی نیشتیمانەکەمە و پێشانگاکە خۆی لە 56 وێنە لە خۆی دەگرێ، وێنەکانیش هەر وێنەیەک 32 تا 45 سانتینە و ئەمڕۆ بە پێویستم زانی کە لە شاری سلێمانی لە باخی گشتی هەڵسم بەکردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی. ئەم پێشانگایش وێنەکان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 91 تاکو 2011. وێنەکان باسی ئازار و مەینەتی گەلێک دەکا، ئەو گەلەش گەلی کووردە کە لە ناخۆشی و دەردەسەریدا ژیان بەسەر ئەبا. دەمەوێت لە ڕێگای ئەو وێنانەوە پێشانی بینەر بدەم و بینەر خۆی ئازادە چۆن هەڵی ئەسەنگێنێ. هەفتەی جلوبەرگی نوێ لە شاری ریۆ دی جانیرۆی برازیل دەستی بەکارەکانی کرد و تێدا چەندین مۆدلی نوێی جلوبەرگ نمایشکرا. لەم هەفتەیەدا ئەوەی بۆ جێی سەرنج زاڵبوونی ڕەنگی ڕەش بوو لە زۆربەی جلوبەرگ و دیزاینەکانی بەشداری هەفتەکەدا. هەر لەم هەفتەیەدا چەندین جۆر جلوبەرگ نمایش دەکرێت، لەوانەش جلی بۆنە و ئاهەنگەکان و جلی نێوماڵ، بەڵام سادەی دیزاین و دوورکەوتنەوە لە ڕەنگە تۆخ و گەرمەکان سیمای هەرەدیاری جلوبەرگی بەشدارەکانی نێو پێشبڕکێکە بوو. هەفتەی جلوبەرگی ریۆ دی جانیرۆ بە دووهەم گەورەترین هەفتەی نمایشی جلوبەرگ لە برازیل هەژمار دەکرێت پاش هەفتەی نمایشی سان پاولۆ. هەواڵە کەلتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.